الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة وحرمت وهمولايك برزان وخوشويستان. أو بابتيك أموي لخزمتي جنابتانا تشكك بخين سري وبرادي بيويست لي حالي ببين بابتي الولاء والبراء. ولاء وبراء بشك لا عقيدة إسلامية. ولاء وبراء بلقيك لسرويك هركس جوان لي حاليبو لدينكش جوان حاليبو تامو تشجي لدين داري خوي كردوه. ولاء وبراء بوخوا بو پیغمبرکی صلى الله عليه وسلم بو دينكي بو مسلمانان بعامش بناسي ولاء كين بناسي براء كين رولي تشي لجياني يما چون بتوانين امدو چمكه ليك جاب كينو لي حالي ببين و چون بتوانين تيكاليك دروز نبي كهندك بداخوا امرو للجيهاني اسلامي چلا جیهانی اسلامی بگشتی کردستانی اما بتایبتی لم موضوعا یا تشبری و پرگیری و زیاده رویان کردوا یا کم ترخمی و هندێک سادەییان با موضوعەکە داوە. پێوەر و باشترین پێوەر بۆ هەموو شتەکان بەڕێزەکانم بریتە لە شریعەتی ئیسلام، بریتیان لەوەی کە منێڵێم لەوەی کە جەناب دەیڵێ. وەسایەک ئەگەر بیەوێ خانوویەک دروستکە پێویستی بە تراز و شاوڵ و مەتر و پێویستی بەمانە هەیە بۆ ئیشەکەی جوان دەرچێ. بە هەوەس ئیشەکەی ناکە گینە دوایی خانووەکە ڕوخێ. ئێمە ناوێ بە ئارەزوی خۆمان شتەکان بڵین. بۆ وەلا و بەڕائیش کە بەشێکی گرنگە لە دینداری ئێمە پێویستمان بە شاوڵ و بە مەتر و بە قیاساتی شریعەتی ئیسلامیە بۆ ئەو مۆزوعە. ئەگەر بە پێی ئەوە ڕۆشتین ئێتر شتەکەمان پێکاوە، ئیسفادەمان لێ کردووە. وەلا و بەڕا وەکو پەرژینێک وایە، وەکو سیاجێک وایە کە ئینسانی ئیماندار دینی ئینسانی ئیماندارە پارێزێ. عەقیدەی ئینسانی ئیماندار نایەڵێ خەوشی تێکەوێ. خۆشەویستیەک لە دینداریەکەیە بۆ خوا، بۆ دینەکەی، بۆ پێغەمبەرەکەی عەلەیهی السەڵات وەسەلام دروستە بێ. ئەگەر لە وەلا و لە بەڕا ئێمە باش تێگەیشتین ئەو کاتەیە کە بەڕاستی لە هەموو بوارەکانی ژیان چ لە سیاسی، چ لە سەقافی، چ لە کۆمەڵایەتی ئێمە توانیمانە باش لەو مۆزوعە حاڵی ببین. پێناسەی الولاء ئەگەر پێناسەیەکی بکەین لە وشەی وەلیەوە هاتووە. هەموو شتێکە باز لە خۆشەویستی زۆر، نزیکبوونەوەی زۆر، پشتیوانیکردن، هاوکاریکردن، مایلبوون بۆی، هەواداربوون بۆی سەرخستنی، هەوڵدان بۆ پشتیوانیکردنی بە هەموو ئەمانەڵێن وەلا. ئەگەر کەسێک ئەم شتانی تیا بوو واتە ئەم کەسە بەرامبەر ئەو زاتە کە پەروەردگارە، بەرامبەر فڵان کەس ئەوە وەلای خۆی نواندووە. لە قورئانی پیرۆزە خوای گەورە لە چەندین جێگە ئەم وشەیە بەکارهێناوە و ئەتوانین ئێمە باشتر لێ حاڵی ببین. لە ئایەتێکا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم الله ولي الذين آمنوا. خوای گەورە وەلی کەسە ئیماندارەکانە، واتە پشتیوانیانە، واتە سەرخەریانە، واتە خۆشیەوێن، واتە نزیکیانە کاتەوە لە خۆی. کاتێ وەصفی ئینسانی ئیماندارەکە بۆ ئیماندارەکەی تر ئەفەرمێکی المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. پیاوانی ئیماندار بۆ ئافرەتانی ئیماندار
کۆمەڵگایەک دروستەکەن ئەبنە پشتیوانی یەکتری، ئەبنە سەرخەری یەکتری، ئەبنە مایەوەی کە هەمیشە بە یەکەوە بن، پشتیوانی یەک بن، دیفاع لە یەکتری بکەن، خۆشیەکان خۆشیان بێ، ناخۆشیەکانیش ئەبێتە بشک لە ناخۆشیان. و پێچەوانەی وشەی ئەلوەلایە، بەڕا واتە بەریبوون، واتە وازهێنان، واتە پشتێکردن، واتە دیفاع نەکردن، هەوادار نەبوون بۆی، مایل نەبوون بۆی، بەوە وترێ بەڕا. خی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا. سەرکۆنەی ئەوانەیە کات کە لەناو کۆمەڵگەی موسڵمانانە یەت پشتیوانی ئینسانی بێباوەڕەکە، مەیلی هەیە بۆی، دیفاعی لێکە، پاڵپشتێتی، حەزەکە ئاڵا و بەرنامە و مەنهەجی سەرکەوێ. خی گەورە فەرمێ ئەوانەتان کردو بە وەلی خۆتان، ئەوانە بوونەتە وەلی ئێوە و پاڵپشتی ئێوە، بە تەمای چین کە ئەمەیان بووەکەن، ئەتانەوێت لەوانەوە عیززەتان دەستکەوێ، سەربەرزیتان دەستکەوێ. تەنها و تەنها عیززەتێک هەبێ، سەربەرزیەک هەبێ، خی گەورەیدا بە ئینسان، لە ڕێگەی ئەم دینەوەیدا بە ئینسان، نەک لە ڕێگەیەکی ترەوە. خاڵێک کە زۆر گرنگە ئێمە بیزانین بەڕێزەکانم ئەمەیە کە ئەو کەسانەی کە موسڵمان نین، لێرە کەسە موسڵمانەکان پێوەرەکەیان تێکداوە. ئەوانەی کە موسڵمان نین ئەبێت ژیان بکەینەوە کە دوو دەستن. دەستەیەکیان ئەوانن کە هەر لە سەرەتای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو شار و کۆمەڵگەی ئیسلامیە ژیانیان بردووەتە سەر، کە دەوڵەتی ئیسلامی تەشکیل کراوە بە درێژایی مێژوو، ئەوان لە ناو ئەم وڵاتانە ژیانیان بردووەتە سەر. کەنیسەیان هەبووە، شوێنی عیبادەتیان هەبووە، بازاریان هەبووە، دراوسەیەتیان کردووە لەگەڵ موسڵمانە، مامەڵەیان هەبووە، پیان وترە موعاهید، پیان وترە ذیمی، واتە ئەمانە بەڵێننامەیان نووسیوە بە دەوڵەتی ئیسلامی کە ئێمە پارێزەری یاسەین، کە ئێمە گرفتێکمان لەگەڵ ئەم دەوڵەتە نییە. دەوڵەتیش هەستاوە خوێن و ماڵ و سامانی ئەمانەی پاراستووە. و لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمێ هەر کەسێکی موعاهید، کەسێکی ذیمی، واتەوەی کە بەڵێننامەی نووسیوە کە زەرەری نییە بۆ دەوڵەتی ئیسلامی، بێت بیکوژێ بەبێهۆ، ئەوە با بزانێ بۆنی بەهەشت ناکە. ئەمە بەپێی ئەو فەرمودەیە کە ئیمامی بوخاری و ئیمامی ئەحمەد لە فەرمودەکانی خۆیانە باسییان کردووە. ئێمە وەکو مێژوو ئەگە تەماشا بکەین لە جەنگی بەدر پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمووی هاوڵەکان گوێ بگرن، ئەمڕۆ کۆمەڵێک لە بێباوەڕەکان هاتوون بە زۆر ئەوانیان هێناوە. یەکێک لەوانە موطعیمی کوڕی عەدی، یەکێک لەوانە عوتبەی کوڕی ڕەبیعە. ئاگاتان لەمانە بێ ئەگە نزیکیان بوونەوە هەوڵ بن شەڕیان لەگەڵانەکەن، نەیان کوژن، خوێنیان بپارێزن. ئەمانە بە زۆر هاتوون، ئەمانە هەواداریەکیان هەبوو بۆ موسڵمانان، حەزیان لە ستەم نەبوو قورەیش بەرامبەر بە موسڵمانانەی کرد. بەڵام بەداخەوە لە دوای جەنگەکە بینیان جەستەی موطعیم لەوێ کەوتووە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمووی ئەم قسە زێڕینەی فەرمووی سوێن بەخوا ئەم هەفتە دیلەی کە ئێستا گیراون هی بێباوەڕەکان ئەگەر موطعیمی کوڕی عەدی بەهاتایە و زینوو بوایە بیوتایە لەبەر خاتری من ئازادیان کە، ئەوەنە چاکەی لەبەر چاوی منە، هەمویانم ئازادە کرد. ئەمە زۆر جیاوازە لەگەڵ کەسێکی بێباوەڕ کە دژایەتی موسڵمانەکە. بۆی خوای گەورە لە سورەتی
لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. خواهي قورا وكبلي نهيتانك ريقريتان ليك لچی لوی اوایی که کسی که بباور کسی که مسلمان نیه لناو ایوتا جیان ابات سر بلام زرری بویونیه شرطان لگلاناکا دجایتیتان ناکا مسالمه کسی که بیدنگو بیویه وافرمشی تبروهم وتقسطوا إليهم چاک من لگلانا راده بدر چاکی بنوینن بویان داد پرورانش مامەڵەیان لەگەڵا بکەن. خی گەورە و کەسانی داد پەروەرانە مامەڵاکەن خۆشیێوێن. ئەمە بەڕێزانەوە دەقی ئاەتی قورئانی پیرۆزە. مێژوو لە دەوڵەتی ئیسلامی ئێمە لە دەوڵەتی عەباسی لە دەوڵەتی ئەمەوی لە دەوڵەتی عوسمانی دەیان و سەدان کەس هەبووە لە مەسیحی و لە جوولەکە پێگەی گەورە گەورەیان پێدراوە تا بگاتە ئاستی وەزیری لە یەکێک لەو دەوڵەتانە وەزیری ئابووری کابرایەکی جوولەکە بووە یەکێک لە دکتۆرە گەورەکانی ئەو سەردەما پیاوێکی مەسیحی بووە ئەمانە هەر هەمووی بە پێی لیژنەی فەتوا و بە پێی لیژنەی تەشریعی ئەو کاتە گۆترەدا نەنراون ئەم کەسانە بڕیاریان لەسەر دراوە لە کۆچی بۆ مەدینە بۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوراقە لەگەڵ خۆی ئابات ئەی کاتە دەلیلی ڕێگەکەی بۆ کابرایەکی بێباوەڕە بۆچی لە شاری مەدینە لەگەڵ کابرایەکی جوولەکە مامەڵەی هەبووە مامەڵەی کڕین و فرۆشتن و ئەمانەی هەبووە هەریکێک لەمانە و دەیان نمونەی لەم بابەتە سەلمێنەری ئەوەن کە ئەبێمە بین شتەکان تێکەڵ نەکەین ئێستا مەجموعەیەک پێیا بوون کاڵێن هەر کەسێک موسڵمان نەبوو خوێنی و ماڵی و سامانی و ناموسی هەر هەمووی حەڵاڵە کێوتی وایە بەکام بەڵگە تۆ بە مەتر و قیاسی خۆ دەی پێوی نەک بە مەتر و قیاسی شەریعەت دەی مەتر و قیاسی تۆ هەوا و ئارەزووە مەیلە حەزە هەوەسی خۆتە دەی لە دینە هەوەز نییە یاسا هەیە قانون چوارچێوەیە کراوە پێوترێ شەرعی خوا لادان لەمە پێڵێن تۆنڕەوی لادان لەمە پێڵێن زیادە ڕەوی کە بە ئینسان ئیماندار لی دوورکەوێتەوە ئێمە چ کاتێک بەرامبەر بە کەسێکی ناموسڵمان ئەتوانین توندوتیژی نەک توندوتیژی وەکو خۆی مامەڵەی لەگەڵا بکەین کاتێکە شەڕت لەگەڵاکە کاتێکە دژایەتی دەکا کاتێکە بە قەڵەمی بە ئاشکرا یەتە بەردەم و ڕێگری لیەکە کە تۆ دەوڵەتی ئیسلامیت ئێمە باسی دەوڵەتی ئیسلامیەکەین ئەویش لە ئایەتی 9 لە سورەتی ئەلمومتەحینە خی گەورە باسی کردووە کە فەرمێ إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين وأخرجوكم من دياركم وظاهروا على إخراجكم أن تولوهم ومن يتولهم فأولئك هم الظالمون آلی رێمە توانین مووقیفیان بەرامبەر بنوێنین چ کاتێک نیەتی شەڕگەێنێ لەگەڵت دژایەتی دەکا وەکومی کە ئێستا لە غەزە ئیسرائیل بە ئاشکرا بەرامبەر بە موسڵمانان ئەنجامێدا وەکو ساڵانی تر کە لە وڵاتانی تر هەبوو دژایەتی موسڵمانان کراوە دێت بە ئاشکرا بە چەک و تەقەمەنی و پارە و قەڵەم و ڕاگەیاندنی دژایەتی ئەم موسڵمانەکە ئەمەی تر قۆڵی هەڵماڵیوە ئەمە دژایەتەکەی ئاشکرا کردووە نایشارێتەوە خوا فەرمێ ئەگەری یەکێک بێت و پشتیوانی ئەمە بێ دڵمەمە خۆشکە دڵمەم بێ باوەڕە خۆشکە هەواداری بێ دیفاعی لێ بکە و پینۆپەڕۆی بکە فەرمێ وەستەمی کردووە ئەوە ستەمکارە خی گەورە ناوی ناوە ستەمکار خۆی سەرەتایی سورەتی مومتەحینە کاتێک باسی یەکەم ئایەتەکە یەکێک لە هاوڵان
حاتبی کوڕی ئەبی بەلتەعە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ بەنیهێنی نامەیەکی نووسی کە خزمەکانی لە شاری مەککە بوون نووسی بووی کە پێغەمبەری خوا بەتەمایە بە سوپایەکی ئەوانە کەسیەوە هێرش بکاتە سەر شاری مەککە و ئێوە ئاگادار بن ئایەت لەسەری دابەزیوە لا تتخذوا عدوي وعدوكم أولياء ئێوە چۆنیان دژمنی خوا و دژمنی پێغەمبەرەکەتان و دژمنی خۆشتان ئەکەن بە دۆستی خۆتان چۆن ئەم نهێنیە دەرکێنی ئەمە جۆرێکە لە پشتیوانیکردن تا ئیمامی عومەر تووڕە بوو فەرمووی ئەی پێغەمبەری خوا گەر مۆڵەتم هەدەی من ئەیکوژم لە ناویە بم پێغەمبەری خوا نەیهێڵا بەڕێزەکانم مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەی کە مسلمان نین و مسالیمن من حەزەکەم تیش بکەمە سەر هەندێک نمونە لەوانە کە بەلامەوە زۆر گرنگن و ئەو ئیشکالی کە هەیە لە لای بیرکردنەوەی هەندێک لە مسلمانان ئەبێوە بڕەوێتەوە یەکەمیان باسی تێکەڵاویە لە سەردەمی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دراوسەی جوولەکەی هەبووە کە حیوانیان سرە بڕی ئەی فەرموو بە دایکی مانداران بەشی دراوسێ جوولەکەکەتان بردووە ئیتر خۆ کاممان لە پێغەمبەری خوا بەغیرەتترە بۆ دین چه کەسێک هەیە بەقەت سەردەمی خولەفای ڕاشیدین تابعین دوای ئەوان غیرەتی بۆ دینداری هەبوو بێ تا ئێستا بێت بیفرۆشێتەوە بە جیهانی ئیسلامی سەردانی نەخۆشی ئەوان کراوە مامەڵە و کرین هەبووە پێغەمبەری خوا قەڵغانێکی لە لای پارەی هێنا لە لای کابرایەکی جوولەکە و قەڵغانەکە لە ڕەهنا بووە ئەی ئەمە بەڵگەی باسی چی ئەم مۆزوعە بۆ نەیەتوانی لەگەڵ هاوڵێکە ئەم مامەڵەیە بکە ئەوێ پیشانی هاوڵان و ئێمەش بدات کە ئەگەر کەسێک ئەلەم بابەتە بوو دژایەتی مسلمانانی نەکرد ئەتوانی تا بگاتە مامەڵەکردن قورانی پیرۆز باسی زەواجمان بۆکە کە ئەهلی کتاب ئافرەتی ئەهلی کتاب بۆ پیاوی ئیماندار دروستە زەواجی لەگەڵا بکە ئیجا باشە ئەگەر زەواج دروست بێ ئەی معقولە کەسێک ئافرەتێکی مەسیحی خێزانی بێ لە هەمان کاتا دژایەتیشی لەگەڵا بکە شتیوە ئاکرێتتر لە زەواج نزیکتر چی ئەمێنێتەوە چۆن دژایەتی لەگەڵاکە ئافرەتێکی جوولەکە خێزانی بێ و بێت لە هەمان کاتا دژایەتیشی بکە ئەم شاری هەڵەبجە هەولێر سلێمانی زۆربەی شارەکان تا ساڵی 1948ش جوولەکە لەم شارانە هەبووە خەڵکی داستان وشتیان لێ ئەگەڕێتەوە مامەڵە کراوە بازاریان هەبووە زەواج هەبووە هەموو ئەمانە بەڵگەن لەسەرەوەی ئەم ئاینی ئیسلامە هاتووە کەسەکانی جیا کردوێتەوە پۆڵێن بەندین بۆ کردوون نەک هەمووی بخێن ناو سەلەیەکەوە وەکو یەک مامەڵەیان لەگەڵا بکەین ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ مر على قوم فيهم المشركون واليهود والمنافقون فسلم عليهم دای بەلای مەجموعەیەکە کۆمەڵێکە لە کافر و جوولەکە و دووڕوەکانی تیا بوو سەلامیشی کرد لە هەموویان ئێمە وازانین خۆمان گیفکەینەوە و قەیافەیەکی بۆ دروستکەین و بین قسەیان پێ بڵین و ئیتر تۆ کوێی تۆ لە داعیەکە کوێی تۆ لە مسلمانەکە کوێی تۆ لە بانک خوازەکە کوێی تۆ لە گەیاندنی پەیامی جوانەکە بۆ بەرامبەر لەم جەنگی غەزە قەشەیەکمان بینی هەر لە ناو شارەکە دیفاعی لە مسلمانانی غەزە ئەکرد ئەمە معقولە بیخێنە خانەی ناتەنیاهووە یان یەکێکی ترەوە نابێمانە جیا بکرێنەوە کابرا بە هەموو هێزی لە وڵاتانە هاوارەکایەتە سەر شەقام لە ویژدانێکی زیندووەوە دیفاع لە توی مسلمانەکە نە نوێژ ئەزانێت چییە نەخوا ئەزانێت چییە بەڵام ویژدانی عقوبەیە درێت تۆستەمت لێکرێ ئەمە بێم خوێنی حەڵالکەم
کام دینەمەی وتووە کام پەیامەمەی گەیاندووە بە جگە لە بەرهەمی ئەمە جگە لە توونڕەوی جگە لە زیادەڕەوی جگە لە عنف هیچ شتێکمان لێ دروێنە نەکردووە. معاملەی مالی لە فەتحی مەککە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کاتێک هێرشیان کرد بۆ ئەو هۆزەی کە جەنگی کرا پێی وترێ حونەین کە نزیکەی 12,000 هاوڵ بەشداری تیا کرد. کێشەیان لە قەڵغانە هەبوو، قەڵغان ژمارەکەی کەم بوو، هاتنە لای سەفوانی کوڕی ئومەیە هێشتا بێباوەڕ بازرگانی چەک بوو. پێغەمبەری خوا فەرمووی ئەکرێ هەندێک قەڵغانمان بیتێ؟ وتی بە زۆر لێمەسێنن یا دوایی ئەمدەنەوە؟ فەرمووی دواییە دێنەوە. دوایی بۆیان هێنایەوە، هەندێکیان شکا بوون و بزر بوون بە پارە بۆیان بژاردەوە. ئەمە لەگەڵ کابرایەکی نەک کابرایەکی سادە، یەکێک لە سەرانی گەورەی قوڕیش کە پێشتر لە چەندین جەنگا بەشداری کردووە، سەفوانی کوڕی ئومەیە. ئێمە بەڕێزەکانم ئیشکالێکی تریشەیە کە زۆر باسەکرێ، پیرۆزباییکردن لە ئینسانی بێباوەڕ و بەشداری لە حەفەلات و لە هەندێک کات لە ڕووی پیرۆزبایی لە مناسەبات ئەوە گرنگە باسی لێوە بکرێ. ئەگەر کەسێکی ناموسڵمان لە کۆڵانێکە تۆ نەخۆش بی و سەردانی تۆ بکە، ئەگەرە و نەخۆش کەوت تۆ چیەکەی؟ هەر ڕەدی سەلامیش بێ نابێت سەردانی بکەی؟ تۆ قەرزاریەویت. ئەی کێڵێ ئەم هەنگاوەی تۆ نابێتە هۆی ئەوەی کە پەیامێک بێ بۆی و زیاتر نزیک بێتەوە لەم دینداریە. پێغەمبەری خوا ئەمەی ئەنجام داوە صلی الله علیه وسلم. ئێمە شوێنکەوتەی کەین، ئێمە قەرارە ئەو پەیامانە زیندوو کەینەوە. لە ڕووی پیرۆزباییەوە ئەگەر ئاهەنگێکی سەری ساڵ کە ساڵانە ئەکرێ، ئەوە دیارە تێکەڵی و چون ناو حەفەلاتی ئەوان و تێکەڵیەک هەیە مەی خواردن، ئەمە دیارە بە هیچ شێوەیەک بۆ ئینسانی ئیماندار دروست نییە. بەڵام ناکەوینە دژایەتی کردنیش. ئەوتر پەیامەکەی خۆی ئاشکرا کردووە و بەو شێوەیە بە ئاشکرایی باسیەکە، بەڵام ئێمە بەشداری ناکەین. بەڵام گەر نەخۆشیان هەبوو، خۆشیان هەبوو، ناخۆشیان هەبوو، مناسەباتێکی تریان هەبوو، لە فەرمانگەیەک لەگەڵتایە، لە سەفەرێکا لەگەڵتایە، دراوسەی کۆڵانەکەتە، خۆشیەکی هەیە پیرۆزبایی لێ یەکەم، ناخۆشیەکی هەیە سەرخۆشی لێ یەکەم. ئەمە دین ئەمەی بە ئێمە وتووە، دین ئەم فەرمانەی بە ئێمە کردووە. ئەفەرمێن چی؟ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. حتى ئەگەر مشتومڕیشتان لەگەڵاکردن، مجادلەتان لەگەڵاکردن، کەوتنە گفتوگۆ مێز بەرامبەر بە مێز، کۆڕە سمینارە هەرچی هەیە، بە ئەحسن واتە چی؟ واتە جوانترین ڕێزگرتنی تایە بۆ بەرامبەر. ئەگەر هەڵچوون و تووڕەبوون هەبوو، جنێودان هەبوو، ئەوە دیارە هەکبەکە هیچی تیانە، ناتووڕەبوونی بۆ چییە؟ فەرمێن بە جوانترین شێوە وەڵامی بەرەوە. ئێمە لە مێژووە پێغەمبەری خوا خۆی عەلەیهی سەڵات وەسەلام دیاری لە کەسی بێباوەڕ وەرگرتووە. نەجاشی پیاوێکی مەسیحی بووە، دوایی موسڵمان بوو. پێش موسڵمان بوونی دیاری ئەنێرێ بۆ پێغەمبەری خوا قبوڵیەکە. مەقۆقس ئەو کابرا فەرمانڕەوا بەناوبانگەی ڕۆم دیاری ئەنێرێ بۆ پێغەمبەری خوا، ئیمانیش ناهێنێ، دیاریەکانی قبوڵەکە. ئەگەر کەسێک دیاری نارد، دیاریە توانین بنێرین، دیاریە نەتوانین لێ وەرگرین. دووبارە یەکەینەوە ئەبێ هەمیشەیمە پێوەرمان شەریعەت بێ، وەلا و بەڕا واتە سەرخستن، خۆشەویستی، دیفاعکردن بۆ ئەم دینە، ئەوە پەیامی ئێمە ئینسانی ماندارە. هەر کەسێک لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک کە دژی ئەمە بێت، ئێمە بچینە ئەو خانەوە ئەوەی ترەبێ مراجعە بکرێتەوە لەو مۆزوعە. لە کۆتاییە ئەو عەرزی بەڕێزانی خۆمی بکەم، وەلا و بەڕا بۆ ئێمەی موسڵمان
بەشێکی گرنگە لە عەقیدەی ئیسلامی خۆمان و بێ پابند بین لەسەری و تۆکمەیی لە دینداری ئێمە دەرەخات و ئاگاشمان لێبێ نە زیادە ڕەویکردن تایە نە کەم تەرخەمیش تایە بە ئومێدیەوەی کە سوودی بۆ هەموو لایەک هەبێ. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.